سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر تەوەرێکی دیکە. دیارە ئاگادارن کە دۆخی پارێزگای کەرکووک بە تایبەت دانانی پارێزگاری نوێ کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا و زۆر پرسی چارەنووساس لەم شارە بۆ تا جێگەی مشتومڕ و گفتوگۆی جدی نێوان پێکاتە و لایەنەکان لەسەروی هەمویانەوە پێکاتەی کورد لەو شارەکە پێکاتەیەکی سەرەکی و زۆرینەی پارێزگاکەیە و بەپێی دوایین ئەنجامی هەڵبژاردنەکان کە لە کۆتایەکانی ساڵی ڕابردوو ئەنجامدرا ئەنجامەکان شایەدی ئەوە دەدەن کە کورد لە پارێزگای کەرکووک زۆرینەیە هەر بۆیە مافی خۆیەتی کە بەشێکی زۆری پۆستە باڵاکانی و پارێزگایە لە دەستی کووردا بێ و پارێزگارێکی کورد حکمی ئەو شارە بکاوە لە نێو کوردیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت ئەو مافەی پێ بدرێت کە سەرکردایەتی و پێشڕەوی دەستی ئاوەدانی لەم شارە بکات و پارێزگارێکی کورد لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم پارێزگای دەستنیشان بکرێت. بەداخەوە دیارە ململانەی نێوان لایەنە سیاسی کوردیەکان لەلایەک و ململانی لایەنە کوردیەکان لەگەڵ لایەنەکان و پێگاتەکانی دیکە بۆتە هۆی ئاستەنگ و لەمپەر دروستکردن بۆ چوونە پێشەوەی ئەم پرۆسەیە بۆ دانانی پارێزگارێکی نوێ بۆ ئەم شارە. دەمەوێت قسەی زیاتر بکەم سەبارەت بە دوا پەرەسەندنەکان و دوا پێشهاتەکان لە کەرکووک و چی نوێ هەیە و پەرەسەندنی تازە چیە سەبارەت بە دانانی پارێزگاری نوێ بۆ شارە لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمدایە. دکتۆر ئەحمەد سڵاوت لێبێت و بەخێر بێ. پێم وابێت لە دوایین چاوپێکەوتندا باسی ئەوم کرد کە هیوادارم کاتێک جارێکی دیکە پێکەوە دادەنیشین و قسە دەکەین قسەکانمان لەسەر تەشکیلکردن و دانانی پارێزگار و کارەکانی ئەنجومەنی پارێزگاوێ بەڵام دیارە ینی دیسان هەمان بابەتەوە دەبێت گفتوگۆکانمە هەر لەسەر هەمان بابەت دەکە بۆچی وەکەی پارێزگاری نوێی کەرکووک دەست بەکارە بێ. بەڵێ کاک سەرتیب سڵاوتان لێبێ سڵاو لە بینەران. بەڵێ فعلەن وایە ئێمە لە کۆتاییە ئەو قسەیەمان کرد کۆتا بەرنامە بوو. ڕاستەکەی بەڕێز سوودانی سەرۆگۆزیرانی عێراق ماوەی 2 هەفتەی داوە بەلایەنە سیاسیەکان بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتنی کۆتایی پشت بەخوا زۆری ڕۆشتووە کەمی ماوە. ئەوەی هەیە کۆتا گۆڕانکاریەکان لە ساحە و گۆڕپانی سیاسی کەرکووکە ئەوەیە کە تا ئێستا هیچ ڕێکەوتنێکی کۆتایی ڕووی نەداوە. کۆتا دانیشتن کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لەگەڵ بەڕێز سوودانی و لەگەڵ لایەنە براوەکانی شاری کەرکووکە کۆبوونەوەی کردبوو هەر لایەنێک و وەرەقەی عملی خۆی خست بۆ ڕوو دیارە سێمین کۆبوونەوە بوو لەگەڵ ئەو بەڕێزانەیە بەڵام بەداخەوە نەگەیشت بوونە ئالیەتێکی کۆتایی بۆ ئەوەی ڕێکەوتن بکرێ. بەڕێز سوودانی 2 هەفتەی دابوو بە لایەنە سیاسەکان بۆ ئەوەی ڕێک بکەون ئەگەر نا خۆی وادەیەک بۆ دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دابنێت. ئەوەی هەیە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان مووقفمان زۆر ڕوونە زۆر وازەحە و زۆریش بەڕوونی بە لایەنەکانمان وتبوو. ئێمە ئەوەی کە لەلامان گرنگە چەند خاڵێکە. خاڵی یەکەم نێوماڵی کورد پێویستەکە یەک بێت یەک دەنگ بێت یەک بڕیار بێت لە شاری کەرکووکە ناکۆچی پێوە دیار نەبێت نەچین لە پشتی یەکەوە ئیتیفاق بکەین لە پێناو ئەوەی کە یعنی ماڵی کورد پەرتەوازە ببێ. جگە لەوەش ئێمە لەگەڵ لایەنەکانی دیکەیە زۆر بەڕوونی باسمان کردبووە پەیاممان ناردبوو کە ئێمە لەگەڵ دروستکردنی حکوومەتێکی خۆجێیی فرە نەتەوەداین لەگەڵەوەیانین تەنها بۆ خۆمان بێ بەڵکو پێویستەکە برا عەرەب و تورکمانەکانیشمان لەگەڵا بێ و بەیەکەوە حکوومەتێک پێک بێنین. بەڵام لە سەروی هەموویەوە ئێمە بە مافی خۆمانی ئەزانین کە پۆستی پارێزگار یەکێتی بێ لەناو ینی کورد بێ لەناو کوردیشا یەکێتی بێ لەبەرەوەی پۆستێکە پەیوەندی بە ئیستیحقاقی ئینتیخابیەوە هەیە بەو پێی ئێمە زۆرینەی دەنگەکانی شاری کەرکووکمان بردووە و بە تەنها خۆمان 5 کورسیمان هەیە لەگەڵ هاوپەیمانەکەمانە ئەبێتە 6 کورسی
کە ئەمەش بەڕاستی جێ ئەوە نییە کەسێک بیاوێ یەکێتی نیشتیمانی کوردستان پراوێز بخا یان بیر لەوە بکاتەوە ئەسڵەن هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە پراوێز بخا. پێشتر هەوڵ هەبووە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێبەش بکرێت لە پۆستەکان یان ئەوە تا ببێتە هێزێکی لاوەچی، بەڵام سوپاس بۆخوا هەمووی شکستی هێناوە لەبەرەوەی ئێمە لە بیدایەتەوە وتومانە لە دوای دەنگدان ئێمە بانگەوازمان کردووە ئەمانەوێ ڕێز لە ئیرادەی خەڵک بگرین، ڕێز لەو دەنگە بگرین کە خەڵک بە ئێمەی داوە، ناکرێت خەڵک ئێمەی کردووە بە برا گەورە بەڵام ئێمە لە خواری خوارەوە دابنیشین، ئەمە بە هیچ جۆرێ قبوڵمان نییە و لە کەرکووکە نەتەوەی کورد یەکێتی نیشتیمانی کردووە بە برا گەورە و هەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەجددی قوربانیەکی زۆری داوە لە پێناوی ئەوەی کە ئیرادەی نەتەوەی کورد لەم شارەیان نەکەوێتە ژێرپای کۆمەڵی کەسەوە، بەڵام یعنی ئەوەی کە ئەبینرێ لە گۆڕەپانی سیاسیە بەداخەوە بەرزی و نزمیەکی زۆر بەخۆیەوە ئەبینێ. ئێمە هیوادارین وەکو ئەندامانی ئەنجومەن بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە نێوماڵی کورد بەڕاستی خۆیان یەکخەن و ئیتیفاقەکانیان سەرەتا لە ناو خۆیانەوە دەست پێ بکە ئەوسا بچنە لای لایەنی عەرەبی و تورکمانی بۆ ئەوەی بتوانین بە بەهێزیەوە پۆستەکانمان وەرگین. باشە دکتۆر ئەحمەد ئانی باس لەوە کرد کە لە کەرکووک داوە خەڵکانی ئەو ڕۆڵی برا گەورەی داوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام معنی لایەنی کوردیش هەیە لەو شارەدا بۆی گرنگ نییە چێ دەبێتە پارێزگاری کەرکووک، گرنگەوەی لە پشتی یەکێتی نەبێ، ینی ئەمە بۆ ئەزانی چی کاک سەرتیب شاری کەرکووک ئەوەی کەرکووچی نەبێ هەست بە معاناتی ناکە و پێشم وایە لە هەموو لایەنەکان بڕوات بێ ئەوەی کەرکووچی بێ لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش نەبێ هەست بە معاناتی خەڵکەکە. من کەسی وان بینی و پارتیش بووە و توێتی واللهی وباللهی وتەڵڵاهی حەقی یەکێتیە ئەم شارە بەڕێوە ببا لەبەرەوەی دەنجی زۆرینەی بەدەستێناوە، ئێمە بانگەوازی دیموکراسیەتەکەین. کەسی وان بینیوە عەرەب بووە تورکمان بووە، یعنی ئینسافی بەکارهێناوە کە تۆ لە پەرلەمانی کوردستانە شەڕی زۆرینە و کەمینە ئەەکەی دنیا ئەدەی بەیەکا بۆی کە من زۆری نەمەبێ ئەمە بڕاتە ڕێوە ئەبێ ئەم یاسایە بڕاتە ڕێوە لە کەرکووک بڕات بە زۆرینە نییە، ئەمە کەیلول بمیکیالینە نابێت تۆ وەها مامەڵە بکەی کە بەڕاستی ئەسڵەن هەڵبژاردنێک لە گۆڕێ نەبووە و حیساب بۆ ڕای دەنگدەرەکانت نەکەی. بەڕاستی من خەڵکێک منی کردووە بە برا گەورە کە من بچم بۆ فەرمانگەیەک بەڕێوبەری فەرمانگەکە بۆی نییە لە شوێنی خۆیەوە دابنیشێ، ئەبێ لەو شوێنە دابنیشێ کە ئەو مەقامی هەیە و منیش کە خەڵک دەنگی پێم داوە ئەبێ لەو شوێنە دابنیشم کە بە منیان وتووە تۆ برا گەورەی بڕۆ ئەو شوێنە، نابێ من سازش بکەم بۆ یەکێک لە نەتەوەیەکی ترە لە قەومیەتێکی ترە کە خەڵک دەنگی بە من داوە بچمە ئەو شوێنە بچمە ئەو کورسیە من کەسێکی تر لە شوێنەکەی خۆم دانێم، ئەمە ناکرێ بەڕاستی. یعنی من وەکو خۆم بەڕاستی قبوڵم نییە لە جاتی ئەو هەموو دەنگدەرە من لە شوێنی خۆم لەسەر ئەم کورسیە دابنیشم، یعنی مەفروزە دابنیشم کەسێکی تر بێ لە شوێنەکەم دابنیشێ. ئەمە ڕێزنەگرتنە لە ڕای خەڵک، ڕێزنەگرتنە لە بۆچوونی خەڵک، پێویستی شەکا بەڕاستی لەمە دووە دان بەو ڕاستیەیە بنین کە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەمە لە شاری کەرکووکە کە هێزی یەکەمە خەڵک ئیعتیباری بۆی داناوە کاکە بە بەرپرس و بە کادر و بە کۆمیتە و بە مەڵبەندەوە شەو ڕۆژ لە ناو خەڵکان لە ناو معاناتی خەڵکان لەگەڵ خەڵکان یعنی طبعا یان کەن بە برا گەورە طبعا متمانەیان پێکەن، یعنی بۆ کەسێکی تر پێی ناخۆش بێ، یعنی بۆ کەسێک غەیری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتەی پێ ناخۆش بێ. ئەسڵەن یعنی من زۆر جار لە سوشیال میدیاشەوە ئەم بابەتە باسەکەم، واللهی پێم ناخۆشە مشادەی کەلامی دروست ببێ لە بینی کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان، چونکە ئەم دوانە بەڕاستی هەردووچیان لە کۆتاییە کوردن، ئێمە لەم شارەیە شەڕی کوردبوونمان پێفرۆشرێ، چ جای من بچم لە پشتی یەکێتیەوە بچم ئیتیفاقی تر بکەم و هەوڵ بدەم بە هەر چۆنێک بێ بەس یەکێتی نەبێ ئیتر هەرچیەکە بێ قەیناکە بۆ خۆیان نابێ. بەڕاستی ئێمە حکمی
غەیری کوردمان بینیوە لەم شارەیە بەڕاستی چەساوینەتەوە شەڕی کوردبوونمان پێ ئەفرۆشرێ ئەوە تا ئێستش باجی تعریب بەدەین کاکە ئێستش وەکو سەردەمی سەدام بە لێشا و تعریب هەیەەوە مستەمسەکیان بۆ دەرەکرێ ئەوە تا ئەوەی ئەحسای هەموو عێراقە کرێ کە بەڕاستی زۆر گرنگە ئێمە لای لێ بکەینەوە وەلیژنەی بۆ دروست بکرێ بەڕاستی ئێمە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتی ئیحسایەکەین ئێمە هەتا ئێساکە هاوارمانە کرد کەرکووک ئەبێ 57 هەبێ ئەوەی کەرکوچی نەبێ نابێت تەعین بێ ئەوەی کەرکوچی نەبێ نابێت زەوی وەرگێ بۆ لەبەرەوەی دیموگرافیای کەرکووکە گۆڕدرێ مامۆسای زانکۆ هەیە ئێستا 50 ساڵە لەم شارەیە ژیانەکە لەبەرەوەی 57 کەرکووک نییە بۆی نییە زەوی وەربگرێ ئێمە کە ئەڵێن 57 ینی ئیحسای 57 بەڕاستی ئاعتیما دەکرێتە سەری ئەم ئیحسایی کە ئێساکرێ لە مانگی دەیە لە چەند مانگێکی ترە بەڕاستی ئاعتیما دەکرێتە سەری بوونی من لەم شارەیە نفوزی من لەم شارەیە ناسنامەی من لەم شارەیە وجودی من لەم شارەیە بەڕاستی ئەو ئیحسایە دیاریەکە ئێمە خەریکی خۆمانی هێشتا کە ناو ماڵی خۆمانمان ڕێک نەخستوێتەوە بچین لەگەڵ کەسانی ترا ئیتیفاق بکەین لەگەڵ کەسانی ترا بگەینە ڕێککەوتن خۆ لە ڕووی دیموکراسیەوە ئەم بابەتە زۆر ئاساییە ئێمە ئەگەر بێت و لە ڕوانگەی دیموکراسیەتەوە باز لەم بابەتە بکەین زۆر ئاساییە هەموو لایەنێک بچێتە لای هەموو حزبێک گفتوگۆ ئەکا دانوستانەکە تەحالوفەکە ئەمانە هەمووی ئاساییە بەڵام بێت لەسەر حیسابی میلەتەکەم لەم شارەیە بچم لەگەڵ کەسێکی ترا ڕێک بکەوم ئەمەیان بەڕاستی ئاسایی نییەوە ئەمەیان جێی نیگەرانیە ئەمەیان جێی گومانە ئەمەیان جێی ڕەخنەیە یعنی زۆر جار من کە ئەم قساناکە ڕەخنەشم لێ ئەگیرێت تۆ بۆ ئەم قساناکەی ئەمە لە بەرژەوەندی کوردانیە واللهی براکە کە ئێمە زۆرینەین بۆ لەسەر دکتۆر ئەحمەد بۆ لەسەر مافی خۆمان خەڵکێک لە دەرەوە ڕەخناگرێت تۆ بۆ ڕەخنە لە کوردەگری بابە ئەبێ ڕەخنە لە خۆم بگرم لەبەرەوەی من پێویستم بە یەکگرتوویە پێویستم بە یەکدەنجیە پێویستم بە کۆدەنجیە ئێستا حالیان من پێویستم بەوەیە لەگەڵ حزبەکانی دیکە تەنانەوانی دەنیشان ماوەی کە بەڕاستی گفتوگۆ بکەم باشە لەو ماوەی کە سەرۆکوەزیرانی عێراق دایناوە بۆی لایەنەکانی کەرکووک ڕێ بکەون ئەگەر ڕێنەکەون چارە نووسیم دۆسێ بەرەو کوێ دەڕوایانی سەرۆکوەزیران بەبێ گەڕانەوە بۆ لایەنە سیاسیەکانی کەرکووک کەسێک دەزیشانەکە من پێم وایە سەرۆکوەزیرانی عێراق لەو حەقیقەتێت تێ ئەگا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ڕێگایەکی گرتوۆتە بەر بۆ ئەوەی بگەینە ڕێککەوتنی کۆتایی کۆمەڵێک سیناریۆ و کۆمەڵێک وەرەقەی عمل پێشکەش کراوە دەربارەی دابشکردنی پۆستەکان و پێشم وایە جەنابتان ئاگدارن وەکو ڕۆژنامەنووس بەڵام ئەگەر بێت و نەگەنە ڕێککەوتن ئەوە سەرۆکوەزیرانی عێراق خۆی وادەیەک بۆ دانیشتنی ئەندامانی ئەنجومەن تەشکیلەکە و ئەو کاتە یعنی ئەگەر هەیە خۆی پارێزگارێک دابنێ هەتاکو ئەو کاتێک کە لایەنەکانە گەنە ڕێککەوتن یانەوە تا باز لە ئەوە کرا کە کەسایەتێکی مەسیحی بکرێ بە پارێزگار یعنی ئەمەش ئەگەرێکە تا ئەو کاتی لایەنەکانە گەنە ڕێککەوتن بەڵام بەجددی ڕێک نەکەوتنی لایەنەکان هەتا ئەو کاتێک کە وادەکە تەواو بێ زۆر خەتەرە زۆر جێی نیگەرانیە زۆر گرنگە ئێمە بە زووترین کات ڕێککەوتنەکان ئەنجام بدەین بۆ ئەوەی بەڕاستی چیدی خەڵک بیانی چاوەڕوان نەبێ ئێستا بیانی شتێکی تریش هەیە من زۆر پێم سەیرامەیە دوو خاڵ باسکەم خاڵی یەکەم یعنی ئەوەیە کە خەڵکێک بە منەڵێ کوا ئەوە تا یەکێتی نیشتیمانی کوردستان کوا چی کردووە بۆچی پارێزگارتان دانەنا وەڵام من برادێکی پارتی بەڕاستی لە پارتی دیموکراتی کوردستان بوو برادری خۆمە وتی مامۆسا ئێوە چیتان پێکرا ئەوە تا نەتانتوانی پارێزگار بگۆڕنی باشە تۆ کە ئەتوانی بە دوو کورسی خۆت یان بە هێزەکەی خۆ دەتوانی یەکلایی بکەیتەوە بۆ نایی لەگەڵ مەبا یەکلاییکەینەوە بەیەکەوە وەکو پۆستەکانی پێشوو کە ئێمە زۆر پۆستمانە بوو لەم شارەیە ئەمانتوانی یەکلاییکەینەوە بەڵام یەکگرتو نەبووین بەڵام وەڵامی داواکارەکانمانیان نادایەوە بەڕاستی لە دەستمانە چوو تۆ لە ماڵێکە ئەگەر دووسێ براش بن دوژمنێک هێرش بێنێ بۆ ئەو ماڵە بە تەنیا برایەک ناتوانێت بەڕاستی دیفاع بکات لەو ماڵە طبعا ئەو ماڵە بەشێکی داگیرەکرێ ئەو ماڵە بەشێکی ئەدزرێ ئەو ماڵە بەشێکی وێران و خاپورەکرێ بەشێکی تعریبەکرێ بەشێکی هاوردە دێ یعنی بەڕاستی ئەوەی لە توانای منایە وەکو برایەک یەک کەس
کە بەرامبەر ئەو هەموو گەلە گورگەم گرتووە طبعاً کەم و کورتیشی تیاابێ وەجگە لەوەش کە کەسانێک لە ماڵەوە دانیشتون بەرامبەر سپلتی هەوای سارد و ئەوانە بۆ خۆی لە بەردەم کیبۆردا قساکە کوا ئێوە بانگەشتان کردووە بۆچی پارێزگارتان دانەنا ئەی جەنابەت بانگەشتە کرد لە کاتی هەڵبژاردنا مانگی 12 ئەدوت دەنگ نەدەن بە یەکێتی دەنگ بدەن بە فلانەکە 33,000 دەنگی فەوتان بای کورسیەکتان دەنگ فەوتان کوانێ ئێستا ئەگەر کورسێکی ترمانە بۆە ئاوا ئەمانتوانی خەڵکی تر ئەیتوانی ئاوا ڕێگر بێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا هەر لەم بەرنمەی جەنابتەوە کاک سەرتیب لە بەرنمەی پانۆڕامە هەم لەگەڵ جەنابتە هەم لەگەڵ کاکزانایە چەند جار هاوارم کردووە وتومە ئەی هاوار سیستەمی سانتلیگۆ ئەوە ناخوازێ کە حزبێکی بچووکە من دەنجی پێ بدەم ئەو هەموو دەنگە بە فیڕۆ ڕۆی و دەنگەکان سوتا دەی فەرمو ئەوە تا وەرن چارەسەری کەن فسفس پاڵەوانەکانی فەیسبوک ئەوانەی کە خۆتان بە مسلمانی عیارە 24 دانا ئەوانەی کە خۆتان بە فریادڕەسی ئەم میلەتەدا ئەنا جگە لە یەکێتی و پارتی تر هەمووی مەلایکەت بوو ئەوانی شەیتان دەفەرمووەرە چاشی کە دەی بزانم ئەو دەنگانەی کە فەوتانت بە کورسیەک فەرمووەرە چاشی کە بزانم کە من کۆمەڵی قسەمانەکە دەماوت داهاتوو ئاوامان لێ بەسەردێ بەڵێ فەرمو ئەوە تاوە معادلەکەیە ئێستاکە ڕێگری هەیە طبعا ڕێگری هەیە و کاتە ئەو معادلەی کە هەیە 8/8 کە نیسابی یاسایی تەواو نابێ دەبا من خاوەنی کورسیەکی تر بوومایە بزانە ئەنجومەنی پارێزگام چۆن ئەکتیڤە کرد بەڵێ نەمانەتوانی بە هیچ جۆرێک پۆستەکان یەکلا بکەینەوە ئەگەر لەگەڵ عەرەب و تروکمانە ڕێککەوتن نەبێ بەڵام خۆ هیچ نەبێ ئەمانتوانی ئەنجومەنەکە پێک بێنین ئەو کاتە مەهامی ئەندامانی ئەنجومەن دیار بوو و ئەیانتوانی کارێک بکەن بەڕاستی لە خزمەتی خەڵکەکەی خۆیان نابن هەر بەسیترین نمونە خەڵکێک ئێستا کە ئەم قسەیەکەم لە شاری کەرکووکە زۆر بە باشی ئەزانێ و زۆرێک لەوانەی کە دەنجیان بە یەکێتیش نەداوە ئێستاکە ئەزانن کە ئەو حەقیقەتە چۆنە و چ تاڵیەکە چێژن زۆرێک لەو گەنجانەی کە ئێستا چاوەڕێی تەعیناتیانە چاویان لە دەستی ئەندامانی ئەنجومەنە بۆ ئەوەی 7500 دەرەجەی وەزیفی کە ئێستا لە ئەم شاری کەرکووکەیە و ئێمە بە شانازیەوە ڕامانگرتووە و با ئەمەش بێتە هەواڵ ئێمە ڕامانگرتووە بەڵێ بۆ ئەوەی نەبێت نەچێتە ژێر کەسێک ژێردەستی کەسێک تاکڕەوانە مامەڵەی پێ بکە بە هیچ جۆرە ڕازی نین جارێ هەتا ئەندامانی ئەنجومەن کۆ نەبنەوە ئەگەر کۆ ببوومایەتەوە ئێستا حەوت زەمن بوو من ئەو 7500 دەرەجە وەزیفیم خست بۆ سەر کاروە گەنجەکانمان ئێستا مباشەرەشیان کرده بوو و لەوەیە مانگێ دوو مانگ ڕاتبیشیان وەرگرت بێ دەی ئەگەر کە کۆبوونەوە نەبوو ئەو کاتە ئێمە ناتوانین بە پێی پێویست خزمەتی خەڵکەکەی خۆمان بکەین ئێمە لەخوا بەزیاد بێ کاک سەرتیب کردەوەمان وەکو ئەم لاپەڕێ سپیە لەبەرەوەی لە سەرەتاوە ئێمە هاوارمان کردو وەرن بادانیشین بە تروکمان ماوتووە بە عەرەب ماوتووە ئێمە خەڵک دەنجی پێمانداوە با دانیشین با ئەنجومەن ئەکتیڤ بکەین با خەڵکەکەمان لێ زویر نەبێ بەڕاستی ئێمە چوینە ناو بینای ئەنجومەنەوە و مەحزەریشمان نووسی و واژوشمان لەسەری کرد بەڕاستی بۆ ئەوەی بەڕاستی هەم لە بەرامبەر خوای گەورەوە هەم لە بەرامبەر میلەتەکەمان تووشی موساءلە نەبین و تا ئێستاشی پێوە بێ ئێمە لەگەڵ ئەندامانی دیکە یان بەرپرسانی لایەنەکانی دیکە لە هەوڵین بۆ ئەوەی بە زووترین کات ئەنجومەنی پارێزگار کۆ ببێتەوە. باشە دکتۆر ئەحمەد ئەجەندای دەرەکی تا چەند کاریگەری لەسەر ئەم بارودۆخە دروست کرد ئەگەرچی جاری دیکە بنوتۆ پێکەوە باسی ئەم بابەتەمان کردو بەس حەزەکەمانی ئێستا لە دوعا بدەیت تا ئەم لایەنانی کە بەرژەوەندیان هەیە لەوەی کەرکووک نائیستیقراریەت ئەنی نائیستیقرارەت تیایدا بەردەوام بێ و ئارامی سیاسی تیایدا بەرقەرار نەبێ ئەنی ئەمانە چ کاریگەرییان لەسەر ئەم بارودۆخە دروست کردووە؟ کاک سەرتیب ئێمە کەرکووک لەوەتەی هەیە ئەجەندای دەرەکی کاریگەری وڵاتە ئیقلیمیەکان و جیهانیەکانی بەسەرەوەی بەو پێی شارێکی نەوتاویە و هەر شوێنێک نەوتی لێبێ کۆمپانیای نەوتی لێ ئەبێ کۆمەڵێک کۆمپانیای دیکە بە دەوروبەرێوا بێ لە دەرەوەی وڵات کۆمەڵێک یعنی مەساڵح هەیە ئیترخۆەوە بەدەستی من و تۆ نییە کە مەساڵح لە شارێکا هەبوو ئەو بۆ ئەوەی مەسلحەتی خۆی نەکەوێتە خەتەریاتەوە لەو وڵاتە لەو شارە طبعاً تەداخولەکە کە تەداخولەکە چێ زەرەرەکات تەنها میلەتەکە زەرەرەکە بۆیە ئێمە هەوڵی زۆرمان داوە بۆ ئەوەی یعنی بەجددی ڕای خەڵک ئیرادەی خەڵک جێی خۆی بگرێ
و ئەوەی کە بانگەواز بۆ دیموکراسیەتەکە پێی بڵێن کاکە فەرموو ئەوە دیموکراسیە هەمووی ئیستحقاقی انتخابی خۆی باوەری بگرێ لەم شارەیە چێ حزبی یەکەمە بێ بەبرا گەورە و تۆ باسی ئەوە مۆمەکە لە ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی پارێزگاری هەبووە لە ڕابردووە فلانە کەس پارێزگار بووە فلانە کەس پارێزگار بووە ئەی تۆ بۆ چویتە ناو انتخاباتەوە ئەگەر باسی ڕابردوو بکەین فەرموو کورد وەری گرتووە ئەوە عەرەبی ژوەری گرت با تورکمان وەریگرێ ئەگەر ڕابردوو بێ بەڵام معقول نییە کاکە خاوەنی 2 کورسی هاوتای خاوەنی 6 کورسی بکەیە خەمە لەکوێیە هەیە لە چه وڵاتێکی جیهانیە کار بەم بابەتە ئەکرێ بەڕاستی لەبەرەوە ینی تا ئێستاش ئێمە لە هەوڵین بۆ ئەوەی خۆمان واللهی وەبیلا وەتەڵڵا ئەم قسەیەم لەم دەمە هاتۆتە دەرەوە زۆر جار بە ئەندامانی دیکەمان وتووە کاکە با خۆمان بڕیار بدەین پێشەوەی بڕیارمان بۆ بدرێ پێشەوەی بڕیارمان بۆ بدرێ پێشەوەی بە نووسرا و پێمان بڵێ ئەوە بکە ئەوە مەکە پێشەوەی لە وڵاتەکانی دیکەوە پێمان بڵێن فەرموو ئەوە بکە ئەوە بکە ئێمە ئەگەر خۆمان خاوەنی بڕیاری خۆمان بووینایە کەسێکی تر نەیەوێرا بێ تەداخل بکاو کاکە ئەجندای ئیقلیمی و جیهانی چۆن تەداخلەکە لەبەرەوەی فەراغ هەیە کە تۆ نەدێش لەو فەراغە دروست ببێ کەس جورئەت ناکات بەڕاستی تەداخلی ئیشی تۆ بکە بەڵام تۆ هەر نەتێش طبعا کەسێک تر بڕیارت بۆ هەر بڕیار مەدە کەسێک تر بڕیارت بۆدا باشە دکتۆر ئەنی ئەوەی کە باست کردانی گرنگە بەڕاستی دەبێت لەو ماوە کەمی کە ماوە لایەنەکان ڕێبکەون باش پرسیارەکەت جدێکەشەوە ینی چۆن ڕێدەکەون وە لە ئەگەرگریمان ڕێبکەون چونکە تۆ لە سەرەتا قسەکانە باسە لەوە کرد کە ئەنی بەرەو پێشچوونی باشەیە تا لەو ماوەی سەرۆگۆزیران دایناوە ڕێبکەون لایەنەکان ئەنی ڕەنگە بۆ خەڵک پرسیار بێ ئاخۆ چۆن ڕێیەکەون لەسەرەوەی کێ بکەن بە پارێزگاری و شارە با گریمان پۆستە ئیداریەکان و بابەت و وردەکاریەکان بخێنە دوای ئەوەی کە ئەنجومەنی پارێزگا ئەکتیڤە بێ و پارێزگارێک دانرێ ینی ئەوە کارێکی ئاسانە ینی لەو ماوەکەمی لە بەردەست ماوە جێبەجێ بێانی کاک سەرتیب ئەگەر بمانەوێ بەڵێ بە ماوەیەکی کەم ئەتوانم بڵێم لە ماوەی 24 کاتژمێرە ئێمە ئەتوانین بڕیار بدەین بەڵام لەبەرەوەی ینی متمانەیەک لە نێوان لایەنە سیاسەکانە نەماوە یان کاڵ بۆتەوە یعنی ئەو متمانەیە وای کردووە ئێمە دواب ئەکرێ وەڵامی پرسیارەکەم بە شێوەیەکی دیبلۆماسیانە بیتەوە بەڵامانی مەبەستمە بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەگەری ئەوەی کە ڕێک دەکەون لایەنەکان کەسێکتان ئامادەیە بۆ پۆستە یەکلا بوونەتەوە لەسەر کەسێکی دیاریکراوە کوردستان کاک سەرتیب یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە کەسی کارا و کارامەی هەیە و ئەتوانم بڵێم ئێستا ئەگەر وەگەڵێ پەلەشی لێ بکەن لەگەڵ سیڤەکەیە خاوەنەکەی ئەگەر ئەم شەو قەرار بەنێەوە بەیانی کەسەکەتان ئامادەیە کەسەکان ئامادەن ئێمە لە ناو یەکێتیە ئەوەنە کەسی کارا و کارامەمان زۆرە ئەوەنە کەسی باشمان زۆرە ئەوەنە کەسایەتیمان زۆرە کە بتوانێت ببێ ببرا گەورەی ئەم شارە ئەتوانم بڵێم لە حیساب نایە یعنی ئەوە نییە بڵێ لە ناو یەکێتیا وڵا کەسی تیانە ئێمە کەسێک بکەینە پارێزگار بەرە وەڵا ئەمەەی تایە کە بە دوو چاو دڵت نایە سەیریانکەی بەڵام کێشەکە لای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە کێشەکە لای لایەنەکانی دیکەیە گرنگە ئێمە ئەوە بزانین کاکە چێ دەنجی یەکەمە یەکێتی نیشتیمانی کوردستان فەرموو کاندیدەکەت بێنە ئەگەر تۆ نیشانەی پرسیارت لەسەر کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو دیارە پەیوەندیمان لەگەڵ دکتۆر ئەحمەد پچرا پشوویە گوەردەگرین تا بتوانین ئەو گرفتە چارەسەر بکەین.
دووبارە سلااوان لەبێ لەگەڵ دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکک درێژە با گفتوگۆکانمان دەدەین. دکتۆرمان بۆرەوە گرفتە لە قسەباسیەوەدا بووین کە ئەگەر هەموو شتەکانیش بچنە پێشەوە ترز نییە یاخۆت گومان نییە لەوەی لایەنەکان کێشەکان یاخۆت بابەتەکان بکەنە بابەتی کەسی و نیشانەی پرسیار لەسەر ئەو کەسانە یاخۆت کەسێکی دیاریکراودا بنێن کە بربژێر بێ بۆ پارێزگاری کەرکک. خۆی سیاست لە ئەم وڵاتەیە کاک سەرتیب هەمیشە جێی مەترسیە، هەمیشە جێی گومانە، ینی تۆ بێ خۆت ئامادە بکەی بۆ یعنی خراپترین ئەگەر و هەموو سینناریۆیەک پێویستەکە دیراسە بکەی بۆ ئەوەی لە کاتی ڕوودانی هەر سینناریۆیە کاتۆ وەڵامت هەبێ کارتی فشارت هەبێ. ئەمانە پێم وایە ڕێکارەکانی دانانی پلانی استراتیژی هەر لایەنێکیان حزبێکن بۆ ئەوەی لە وڵاتێکی وەکو عێراقا سیاست پەیڕۆ بکە. بەڵێ بە تاکید ینی تۆ ئەگەر لەوەیە کەسێک فلان کەس دابنەی تەنها لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕەخنەی لێ بژیرێ و ڕەت بکرێتەوە جارێ دوو جار سێ جار ئێمە نمونەی یعنی چەندین جار یعنی بینەکانمانەیە ئەو پۆستانەی کە وەرەگیرێت تەنانەت لە بەغداش کە ڕەخنەیان لێ ئەگیرا و ڕەتەکرایەوە. ئەمە ئەگەرەکە و بۆشی هەیە ڕووبدا، بەڵام بەجددی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆڵ نادا و تا دوا دڵۆپە خوێنیش وەکو بەرگریەکە لە ئیرادەی خەڵکی کەرکک لە دەنجی خەڵکی کەرکک بۆ ئەوەی دووبارە پرۆسەی تعریب دووبارە نەبێتەوە و پەراوێت دیارە بەداوای لێبوردنەوە دیارە دیسان گرفتی پسرانی وێنەمان هەبوو لەگەڵ دکتۆر ئەحمەد. سپاس کە تا ئێستا بینەری پانۆراما بوون. بەداوای لێبوردنەوە بۆ دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش کە نەمانتوانی گفتوگۆکەمان درێژە پێ بدەین. سپاس بۆ ئێوە هەر شاد و بەختەوەر بن.